ڕۆ ڕەنگە یەک تۆز عاجز بن لە من بۆ قسەکانم جیاوازن. یەکێتی لە گەورەترین بەڵێنی بانگەشەی هەڵبژاردن پاشگەز دەبێتەوە و ڕوو لە هەژماری من و پژ لە تەوتین پەیوەندیەکانی خۆی لەگەڵ پارتی ئاسایی دەکاتەوە. فەرقی بینی هەژماری من و تەوتین چییە؟ هەژماری من ئەوەیە کە پارەیەک دەبی بێ ئەو پارێ دەبستە لای حکومەتی بخاتە سەر بانقەکەی برادەران ئەوانی بە ئارزوی خۆیان سەردیکەن، یعنی ئەو معاشێ بۆ تۆ دێ ئەنواعی مقەسی پێ دەکەوێ. هەرچەندە لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا یەکێتی بە توندی دژی پرۆژێ ژماری من دەوەستایەوە. تەنانەت سەرۆکی ئەو حیزبە بنکەکانی پرۆژەکەی داخست. لەو ماوەیەدا سەری زمان و بنی زمانی سەرکردە و کاندیدەکانی یەکێتی باسی تەوتین بوو. بەڵام ئێستا یەکێتی ئاڕاستەکەی گۆڕیوە و لە تەنیا یەک ڕۆژدا بافڵ تاڵەبانی لە بەغدا و قوبات تاڵەبانی لە سلێمانی ڕووی ڕاستەقینێ و حیزبیان لەبارەی ژماری من و تەوتینەوە بۆ خەڵکی دەرخست. هێشتا کفنی هەڵبژاردنە ساختەکەی پەرلەمان زەرد نەبووە کە تێیدا بافڵ تاڵەبانی هاواری دەکرد و هەژماری منی بە ژماری مەسرور ناو دەبرد. وەڵا نە هەژماری منە نە هەژماری ئێوەیە. با بە ناوی خۆی با بە ناوی خۆی ناوی بێنین هەژماری مەسرور. تەنانەت 10 ڕۆژ دوای هەڵبژاردنیش کە هێشتا تای هەڵبژاردن بەرینەدا بوون پرسەکەیان وەکو کارد بۆ پێکێنانی حکومەت بەکاردێنا دەڵێت هەژماری من نەماوە. هەژماری من نەماوە لە هیچ کوێ نەماوە. بەڵام ئێستا پاشەکشەی کردو و دەڵێت ڕێزدار سەرۆک وەزیران مەسرور بارزانی تیمی هەژماری منی بۆ سلێمانی ناردوو سەرسام بووم پێ. بەم دوایانە لەگەڵ خاوەنپایە سەرۆک وەزیر مەسرور کۆبوومەوە. پرسیارێکی دیاریکراوم هەبوو لەسەر هەژماری من. کاک مەسرور سەرسام بوو بەوەی ئەو پرسیارە بکەم. هەر بۆیە بەخشندانە تیمێکی هەژماری منی نارد بۆ سلێمانی. ئەو تیمەی لەگەڵیان دانیشتین بەڕاستی جێی سەرسامی بوون و وەڵامی هەموو پرسیارەکانی ئێمەیان دایەوە. پێویستە هەڵمەتێکی میدیایی گەورە بکەین بۆ دەرخستن و ڕوونکردنەوەی لایەنی ئەرێنی پرۆژەی هەژماری من بۆ هاوڵاتیان. هاواواز لەگەڵ لێدوانەکانی براکەی و هاوکار لەگەڵ خۆپشاندانی مامۆسایان بۆ جێگیرکردنی تەوتین قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم بە میدیاکان دەڵێت سەری خەڵک بە بابەتی تەوتینەوە مەیەشێنن گرنگەوەیە موچە بدرێت. خوا واز لەم مەوزوعە بێنن بەڕاستی ئێزای چۆنە تخوات و سەری من واز لەم مەوزوعە بێنن بەبە وەڵڵە مێشکی ئەم میلەتەتان تێکدا ئەمە مەوزوع نییە. لە کاتێکدا تەنها 24 کاتژمێر لەوە بەر جەختی لە بەڵێنەکانی کاتی بانگەشە دەکردەوە. پێم وایە ئەگەر بانگەشە ئینتیخاباتتان ئاگا لێ بوو بێت پێم وایە ئەوە دوو برا دەسەڵاتدارەکەی یەکێتی بەم هەڵوێزگۆڕینەیان بە ئاشکرا وتیان ئەوەی لە بانگەشەی هەڵبژاردندا کردیان تەنها بۆ خەڵەتاندنی خەڵک بوو و ئەوەی ئێستاش دەیکەن سیاسەتی ڕاستەقینەی یەکێتیە.